بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن جوانترین سڵاو و خۆشەویستیتان لێبێ. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواستان پێشکەش دەکەم. لە بەرنامەی باس و خواستی ئەمڕۆماندا باس لە دەستوەرنەدان لە کاروبار و ژیانی تایبەتی مرۆڤەکانی دیکەدا دەکەین. ئەمە یەکێکە لە دەردە هەرە کوشندە و ناپەسەند و نادروستەکانی نێو کۆمەڵگە کە بە شێوەیەکی گشتی زۆربەی زۆری کۆمەڵگەکان ئەو کۆمەلگانەی کە دەست بە تاڵ و کە بێکار و بێئیش و بەتاڵەن بەهۆی دەستوەردانیان قسەکردنیان لە ژیانی تایبەتی مرۆڤەکان شیرازەی خێزانەکان و شیرازەی کۆمەڵگە و تەنانەت شیرازەی نێوان حیزب و بنەماڵە و عەشیرەتەکانی تر تێک دەدەن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەکێک لە فەرمودە زۆر جوانەکانیە کە پێم وابە ئیمامی نەوەویە دەفەرمێ کۆمەڵێ فەرمودەی پێغەمبەری خوا هەن صلی الله علیه و سلم کە دەست ئەدەن بۆ ئەوەی کۆمەڵگەیەکی پڕ لە مرۆڤایەتی پڕ لە ئاشتی پڕ لە خۆشگوزەرانی بێتەکایەوە و ژمارەی ئەو فەرمودانەش تەنها 7 فەرمودان. یەکێک لەوانە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ لە ڕەوشتە هەرە پەسەندەکانی ئینسانی موسڵمان ئەوەیە کەوا لەبارەی شتێکەوە قسە نەکا یام شتێک واز لێبێنێ شتێک تەداخلی تێدا نەکا دەمی تێوەرنەدا قسەی تێدا نەکا کەوا پەیوەندی بەوەوە نییە. یا لە فەرمودەیەکی تردا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێ باوەڕی بە خودا و بە ڕۆژی دوایی هەیە با یا بێدەنگ بێ یا قسەی خێر بکە. شێخ سعدی شیرازی بە ڕەحمەت بێ دەفەرمێ دوو مرۆڤ پێکەوە ناکۆکی و شەڕ و فەرتەنەیەکی زۆریان هەبوو. ڕۆژێ لە کاتی ڕاوشکاردا یەکێک لە دوژمنەکان تیرێک دەگرێتە ئەوەی بەرامبەری و پاشان تیرەکە نەدەگاتە لای کابرای دوژمن نە دوژمنەکەش بەوە دەزانێت کە تیرێکیان تێگرتووە. بەڵام مرۆڤێک لەم نێوانەدا ئاگای لەم حاڵەتە دەبێ و دەچێت تیرەکەڵ دەگرێتەوە دەیبا بۆ ئەو مرۆڤەی کە تیرەکەی ئاراستە کراوە پێی دەڵێ کەوا ئەو دوژمنەت تیرێکی تێگرتووی بەڵام نەگەشتۆتە لات ئەوا من تیرەکەم بۆ هێناوی هەواڵەکەم پێگەیاندووی. پاشتر ئەم دوو دوژمنە دەکەونە شەڕ و ئاژاوە و تا ڕادەی یەکتر کوشتنیش وەکوڵێ دەچن و سنووری یەکتر دەبەزێن. ئێمە لەم بەرنامەیەدا دەمانەوێ بە شێوەیەکی باش بە شێوەیەکی بەرچاو ڕوونانە ئەم کردەوە قێزەونە لە بەرچاوی مرۆڤەکان بخەین. وا بکەین کە ئێمە ئەمڕۆ تەنها کەمتر بەلای بوارەکان و هۆکارەکانی ئەم کردەوە ناپەسەندەدا بچین. بەڵام دەمانەوێت لە ڕوانگەی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی قێزەونی و دزێوی و ناشرینی ئەم کردەوەی بکەین کە چەندە مرۆڤێک بە پێچەوانەی ئەوەی ببێتە موسڵح و چاکەکاری نێوان مرۆڤەکانی دیکە و کۆمەڵگەکانی دیکە ببێتە پردێکی پڕ لە ئاگر و پڕ لە ناشرینی بۆ گەیاندنی مرۆڤەکان یان بۆ منە بۆ ناشرینکردنی نێوان مرۆڤەکان. ئەوە تا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لە چوارچێوەی ئەم بابەتەی ئێمەدا کە بەراوردی نێوان یان باسی دوو ئافرەتی بۆ دەکەن یەکیان تاعەت و عیبادەت و ڕۆژ و نوێژی کەمە بەڵام لەگەڵ دراوسەکانیان باشە و تەداخلیان تێدا ناکە و دوو زمانیان بەسەرەوە ناکاوە یەکێکی دیکەشیان بە پێچەوانەوە خەریکی دوو زمانی و غەیبەت و قسەهێنان و بردنە بەڵام نوێژ و تاعەت و عیبادەتەکانی زۆرترن. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوەیان کە دراوسەکانی لێی رازین دەکاتە ئەهلی بەهەشت و ئەوەش کە دراوسێ لێی ناڕازیە بەڵام ڕۆژ و تاعەت و عیبادەتیە هیچ سوودێکی پێ ناگەێنێت دەکاتە ئەهلی دۆزەخ. بۆ قسەکردن لەسەر ئەم دیاردە دزێوە ناشرینەی کە لە ئێستادا دادگاکانی ئێمە دەناڵێنن بەدەست زیادبوونی جیابوونەوەکان شیرازەپسانی خێزانەکانەوە کە ئەویش بریتە لە تەداخلکردن لە ژیانی مرۆڤەکانی دیکە. ئایا بووک لە تەداخل لە ژیانی خەسوویەکە یا خەسوو لە بووک حیزبێ لە حیزبێکی دیکە دراوسێ لە دراوسێکی دیکە. میوانداری زۆر بەڕێز مامۆستا دیار شێخ محەممەد بانخوازی ئیسلایم کردووە. مامۆستایان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادە بوون. سەلامەت بی دەستی تۆ خۆش بێت. پێم خۆشە سەرەتا باسێکی ئەم دیارە دزێ و ناشرینەم بۆ بکەی تەداخلکردن دەزوەردان لە کاروبار لە ژیان لە قسە و لە هەڵسوکەوتی کەسانی دیکە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وأصلي وأسلم على المبعوث رحمة للعالمين وهداية للحائرين سيدنا وحبيبنا وأستاذنا وعظيمنا وقائدنا وقدوتنا وأسوتنا ونبينا ورسولنا وكهفنا وكنفنا وسندنا ومعلمنا ومنقذنا ومرشدنا ومربينا وتاج رؤوسنا وقرة عيوننا وطب قلوبنا وحاد أرواحنا مولانا محمد وعلى آله وأصحابه وأحبابه وأتباعه وحزبه وجنده ومن اقتدى بهديه واستنى بسنته واقتفى أثره إلى يوم الدين. أما بعد سرتا دەست خۆشی لێکم خۆی تعالی بخاتە میزانی حەسەناتەوە و دەستی ئەمرایانەیش خۆش بێت کام ستافە بەڕێزی لەگەڵ جەنابتە. خۆ یعنی تەداخلکردن
لە ژیانی خەڵکیە دیاردەیەکی قێزەونە و جەریمەیەکی گەورەی لە دینی ئیسلامە، چونکە جەریمەی کەی لێ ئەبێتەوە. بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام لە حەدیثەکەی ترمذیە ئەبوو هورەیرە ئیگەڕێتەوە من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه، باشترین نمونە بۆ ئەوەی بزانین کەسێک مسلمانێکی باشە ئەوەیە کە تەداخل لە ژیانی خەڵکانەکات. ڕەحمەتی خوا لە زانایان بن. ئەبوو زەیدی قەیرەوانی ئیمامی مالیکیەکان لە مەغریب ئەفەرمێت جیماع و ئادابی الخەیر، ئەوەی کە ئەدەبە خێرەکانی کۆ کرد بێت. چوار حەدیثە، یەکێکیان ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەفەرمێت تركه من حسن إسلام المرء تركه ما لا يعنيه. ئەمە شتی کەی لێ ئەبێتەوە، هەرچی درۆیە، نەمیمەیە واتە دووڕووی، غەیبەتە واتە زەم، ئیتر شتەکانی کێش هەمووی ئەم مەسئلەی تەداخلی ژیانی یەکتریە ڕوو ئەدات. ئەگینا تۆ دووڕووی بۆ ئەکا، ئەگینا غەیبەت و زەم بۆ ئەکا، ئەگینا بۆ خۆ ئەمە هەمووی ئەمەیە بۆی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەمەی کردووە بە تعریف بۆ باشترین نمونەی مسلمان، کە کەسێک ئیسلامەکەی بە باشی پەیڕەو کردبێ و هاتوێتە ناو دائیرەی ئیسلامەوە. ئەگەر ئەمەی تیانە بێ فعلەن ئەمە گەورەترین مەحاسنی ئیسلامی بەدەستهێناوە. بۆیە کەسەکە ئافرەتەکە کەوتی وا شەهیدا، شەهیدێکیان لێبوو لە مەدینە، پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی وما يدريكي أنه شهيد، تۆ چوزانی شەهیدە، لعله كان يتكلم فيما لا يعنيه، بەڵکو هەر لە خۆ قسەی کرد بێت، بەڵکو تەداخلی ژیانی ئەوەی کرد بە پێناسە بۆ ئەوەی کە ئەم کەسە شەهید بێ یان شەهید نەبێ. فەبێ مسلمان گەورە بێت، ئینسان کە خۆی بە گەورە زانی تەداخلی ژیانی هیچ کەسێ ناکات و ژیانیش خۆی چەنەیە، ژیان زۆر کەمە. ڕاستە ئەعمار ئومەتی ما بین 60 و 70، عمری ئومەتەکەم لە بین 60 و 70 ساڵایە، بەڵام چەند لەم 70 ساڵە تۆ تێگەیشتو ئەبیتایە پێگەیشتو ئەبیتایە. ئەم مقداری من حسابم کرد لەگە وەرەقە و قەڵەم تقریبا ساڵێک و مانگێک و 13 ڕۆژ ئیسفادەی لێکە ئینسان ئەگەر هەمووی بدا بە رب العالمین جل جلاله. دەی لەم ساڵ ئەوەیە تۆ کاتەکانت ئەوە بێبەهایە، یعنی تۆ تەداخلی ژیانی خەڵکی لەسەر سفرەی نان خواردن کاک ساڵحی دراوسێتان و کاک محەمەی خزمتان بین تەسەر سفرە من خۆشی لەوێ نییە. ئەمە یعنی ئەمە جوڕم نییە، جەریمە نییە. ئەمە أيحب أحدكم أن يأكل لحم أخيه ميتا وهو فكرهتموه، يعني قرآن ناويناه بجيفة، ناويناه بحيوانك مردار بوه، يعني أما جريميك زور جوريه. فهول با مسلمان بي جوره بي كإنسان بيناسي خوي كربا جوربون تداخلي جياني خلق ناكاد أجر جياني براكي جيبيت، أجر جياني باوكي جيبيت، جياني دايكي جيبيت. پیغمبر صلى الله عليه وسلم لمسلمة أفرمي احرص على ما ينفعك، سور بلا سرير شتيك إسفادت بيبقيني، حرصت هبه لكاتكتها حرصت هبه بزاني تشي أكيتو تشي تقديمي قيامتكي تو نازاني أجل محدودة لسكي دايك ما نابوين أجل من بو تحديد كراوة ايتر سري خوتي بيو ميش يعني تو يشتان ناجي دنيا سيشواش ليبوتوا مسألة الرزق دوشتي خلق خوي بو سقطك رزق لقل مردن لا ترسي مردن أم خلق واكا خوي أبي إنسان أصل وايا مردن أو بري اشتكانا مردن داني لها مشتكا مالا نخوشك ومالا بلا أو بري من مردن يا قرزارم أو مردن دي ترم يترتو جياني بأساي أبي تسر فكسك خوي بقورة زاني تداخل الجياني خلقيها هناك چونك زور قيزاونه زور نفرد ليكراوه بس كيش بس يك قليم هي لو كساني كايزانن خرابو ايجي كان يسكي شمان اويلك وبلغايا همو كسي ازاني تداخل كردن لجياني يكتريا يعني لجياني كسكي كيا شتيكي قيزاون ناشرين ناخوش نشريعه قانون نعرف هيج ري بينادات لقالو يجا ايكات اما زاد في طين بالله وكو عرب كارتشيك اجزاني خرابه ومال بيران كاره وناشرعيه وناياسايه وبلام هذا الشيء زور هو كاركي زور بجواني بواضحي ديارة شعارك زور رنانة كسيطري بسر خوانية كنترول خلي دس خوانية خوي تسليمي نفسه شيطان كردوها شيطان ونفس اتفاقية كان هي لبينها تحالفية كان هي كأم كسا ببروينن أم كسا نيلن بقى نفس يعني هموشتكي ليبسنن وعلى رأسي أوشتشي إيمانكي ياخذ لبي إيماني في أوته تونيوجكي بلام خشوع الدنيا قرآن خويني الشيطان الله يبرا قرآن خوينه بس نايلم يكري محالي بيلي علي جزء اجنا لسه شوار جزء بخينا جزء كم بور رمضان شوار بخينا بس نازاني دوای رمضان چیت خوين دوا حزي لنيوجي زور على بيكا شيطان واله خو بمسلمان اجنا برو زينابك برو عرب خورو على نيوجي زورك بس خشوع ناله فام صراع على بين
خۆت و شەیطانە من و شەیطان و نەفسە ئیتیفاقیەکیان کردو بۆ ئەوی من وێرانکەن بۆ ئەوی دام پڵۆسێنن بۆ ئەوی یعنی قەیدم کەن کۆیلەیەک بم بەدەست ئەوانەوە فەم کەسە بەڕێزەی کە ناتوانێت سەیتەرە بەسەر خۆیان بکە ئەمە پێویستی بەوەیە کە تەعزیە بۆ دامرێ لەبەر ڕاستە زیندووە بەڵام لە ڕیزی مردووەکانایە فپێویستی بە چییە پێویستی بەوەیە کە هەڵوێستەیە بکات لە ژیانی خۆیان جارێک کە بڵێ من یعنی تاکەی خۆم کۆنتترۆلی خۆم بەدەست خۆم نەبێ فەم مەسئلەیە لەناو کۆمەلگایە زۆر نەتیجەی خراپێ بێ نەتیجەکانی زۆر دیارە نەتیجەی تەلاقی لێ ئەبێتەوە جیابوونەوەی لێ ئەبێتەوە عاجزبوونی لێ ئەبێتەوە نەتیجەی گەورەتر جاریایە بە دووڕووی و بە تەداخلکردن لە ماڵی یەکتریا و لە ژیانی یەکتریا دوو عەشتەیە بەیەکە دوو قەتڵ ڕوئەدات قەدەعەتان هەبێ هەر ئەم جەریمەیە گەورە ئەبێت هەر ئەمەیە یعنی شتی خراپی لێ ئەبێتەوە فەبێ ئینسان هەوڵ بات کاتەکەت ثەمینە ڕەسی مالەکەت لەم دنیاە پارەی گیرفانت نییە ڕەسی مالت ئەوەیە کاتەکەتە چۆن حرصت هەبێ کە ئەم کاتە ئیشێکی تیا بکەم خۆی پەروەردگار ڕەزامەندی لەسەر بێ چونکە وەکو وتمان ئەم دینە ئەبوو داوود بەڕەحمەت بێت طبعا ئەبوو داوود ئەم ڕیوایەتەی هین کردووە من حسنی ئیسلامی المرء ترك ما لا يعنيه ئەفەرمێ 500,000 حەدیثم کۆ کردەوە 4,000 سابتە لای من ئەوەی کە دینی کۆ کردوتەوە دینی دروست کردو 4 ڕیوایەتە إنما الأعمال بالنيات من حسن إسلام المرء ترك ما لا يعني إن الحلال بين وإن الحرام بين لا يكون المرء مؤمنا حتى يرضى لأخيه ما يرضى لنفسه للفظ مسلم وبخاري يحب لأخيه ما يحب لنفسه كوات الدين لسنة ما بيقات وخلقي نبوي بيقون عليه الصلاة والسلام فرمي من حسن إسلام المرء لقماني حكيم كاتي وتي أن تو بتشي جيشتي أو تو خطو شوان بويت شون بوي بم بيا صالحة طبعا اختلاف هي بين زانايان ياكو بيغمبر بو يان صالح بو يان شي بو المهم قولي راجح بو زانايان حتى ابن كثير تفسير كانت ترجيح بو ذاك لقماني حكيم رجل صالح الله من بدوه كار بوم بم بياهو لشواني وخوا برزي كردموا لشواني وخوا وايلي كردم همو خلق بمناسيت ودواي خوش جيل بجيل ذكري منيان لابه يكي لو انا خوم هل نقرتان لجياني يكي خوم هل نقرتان خوم تداخلي جياني خلق منكرت چونك من خواي تعالى نفسك بيداوم وقرآن جفرق أفرمي قو أنفسكم كواتا شوانيتي نفسي خود زور قرصة ها تو بيا زحمة تو خود يعني مرتب وشاكر دو هتا بقيت دراوسكتان هتا بقيت خزمك هتا بشي بولاي أو جاري خود ترتيب كاكا تو ويراني عبد الله كريم مبارك فرمي النفس إن لم تشغلها بالحق شغلتك بالباطل أجر مشغولي نكي بحق أو تو مشغولك بباطل بشتي بقيمته ببهاية تلفزيونك أجر نخي تسر دو شاشي قرآني بيتخات سر روتانا فالنفس ظالمة ونفسي وما سواها فألهمها فجورها وتقواها فأبيب أجر ما نوي أم صفة ناشرين لخو ما ندور خينوا جاري هول بين نفس من پروردكين نفس من تيبقينين زاناني أهل تصوف فرمون التخلية ثم التحلية خالبون ولا شي خراب إن جا جوان كاري بوبكين بو نفس بلام تولى همان كاتا تركوا ما لا يعنيت هي غيبتت هي نميمت هي دروت هي أمشتانت هي أجتوي لهمان كاتا شو نيوجت هبه نيوجي بيعني لدزنتش نابت خلو هنگوين بيك ولا شوينك إدارة ناكن هي كان يا بأرزة قد يسكو ينكروا لك شوينك خلو هنگوين نابه فول ناخوش فول خوش فول شيرين شو أنا بيه فأبي خد يقلاكيتو أم نفسه أبي يقلاكينه بلين كيفي بوسطة تو ما تشيكيتو يعني بيستوبيتو تو أم نفسه كاكا تداخل لجيان يكتريا ما بيستوبيه أما دول روي جنابتو بيسرو بينري برز أما بر الله هي براستي بيستوب يعني بر الله بهوسي خوي تداخلك هذا شتنا وخلق أو جني هنا وني هنا ومنالي بو نيبو مجموعة كشي هي تخوا كري نبو كري هبو سبحان الله كشي نبو إنجا بتمنى كي سرف كر إنجا جني هنا تمنى كي سرف كر إنجا شوي كر إنجا هو منالي ناي بو جنة يعني إنجا بكردي فرجني أما زور رز لا ما في أفرتان ناقري أما تشي أم إنسان يعني بو آوال خويك بو حبليكي يعني بو دمي نابسيته شيطان بو تهديد إنسانيتك أفرمي لا أحتنكن ذريته لا أحتنك حنك أمنا الله أي خمد أو دمية بسم نا يلم أجر دمشكاته بيه باسي منك دمشكاته لقى برنامج منابه دمشكاته ضد إسلام به دمشكاته ضد إخوة به
فتۆش کاکە ئەبێ هەوڵ بین هەمومان لە متەکەلیمەوە هەر تا مخاطب هەوڵ بین هەمومان نفسمان پەروەردەکەین و ئەم صیفەتە ناشرینە چونکە صیفەت بە وردە و هێدی وەرزشی بۆ بکە کاکە ئیمڕۆ تەداخولێک لە 5 ماڵە بەیانی بیکە بە 4 قەت ناڵێن بەیانی شۆرە خەڵوەتەوە نه 4 دوای 2 هەفتە بیکە بە 3 دوای 20 ڕۆژ بیکە بە 2 وردە جگەرە خۆر ناڵێن جگەرە تەرگە ئەڵێن هێدی ترکیە پاکەت یەکێشی بیکە بە 8 جگەرە مانگە بڕۆ 2 مانگ بیکە بە 500 جگەرە ئاوا فئینسان ئەگەر چونکە فێر بووە بۆیە ڕەحمەتی خوا لە حەسەنی بەسری بێفەرمێ زەم بۆ خەڵکی وەکو خواردنی گۆشتی لێ هاتووە خواردنی گۆشت خەڵکەتوانێت تەرکیە زۆر بە زەحمەت فبالتالي ئەم معسیەتانەیش ئەم سەرپێچیانە ئەم ناشەرعیانە ئەبێ وردە لەگەڵ یابین قەت زەخت لە کەس مەکە ئەگەر زانیت صفەتێکی خراپیە بەس بە یەک مەرج ئەو کەسە قابلیەتی گۆڕانکاری هەبێ لە خۆیان يعني من قابلیەتی ئەوە هەبێ گۆڕانکاری بکەم لە ژیانمە ئەگەر هەر قابلیەتم نەبوو ئیسفادەی نییە ئەگەر بە تەدەڕوج بێ یان ئەگەر بە کولی سەدیار چۆن جیاوازی بکەین لە نێوان دڵسۆزی و تەداخل و خۆڵقورتاندنی لە ژیانی خەڵکا بۆ نمونە من دێمە ماڵی جەنابەت دەڵێم ئەم خاچەی کە هەڵواسراوە شتێکی ناشەرعی و نادروستە ئەم کەناڵەی کە خێزانی کورد بەرەو هەڵدێر و بەرەو هەڵوەشانە با کۆمەلگەی کوردی ئاین و کەلتوری کوردی ژێر پێدەخا بە خێزانی کورد بە جەنابەت و بە ماڵ و مناڵەکە دروست نییە چۆن ئەم دوانە لە یەک جیا بکەینەوە کە خۆ زۆر جار تۆ بە نیەتێکی خراپ ئەم شتە باشانش ئەم ئەمرە چاکانش دەکەیت و بەرگری لە خراپە دەکەیت چۆن ئێمە ئەم دوانە لە یەک جیا بکەینەوە تەداخل لە ژیانی خەڵکیە زانایان ئەڵێن زۆربەی دوور لە دینە دوور لە مەسائیلی شەرعە دڵسۆزیەکان لە مەسئلە شەرعیەکانەوە دەست پێ ئەکات بۆ نمونە ئەوەی کە باست کرد ناشەرعیەکە بینی لە ماڵی خزمێکتا کەسێکتا نزیکێکتا تۆ ئوسلوبت دەوری هەیە ئوسلوب نەگوتنت دەربڕینەکەت دەوری هەیە چۆن دەری بڕم تۆ نیەتت چییە نیەتت بیناکردنە نیەتت هەدم نییە تۆ فای چییە ئەم شەرعیە بکەی لەو ماڵا بڵێ ئەمە خراپە بەڵام دڵێک بڕەنجێنی هیچ نەکرد قورئان پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ ئیماطة الأذى عن الطريق وانية أفرمي الإيمان 70 شعبة حفتها أو نهوبة أعلاها كلمة لا إله إلا الله وأدناها إماطة الأذى عن الطريق من يجلهم استنادا بو قولك في عليه الصلاة والسلام استنباطا لو قوله إماطة الأذى عن القلوب أولى من إماطة الأذى عن الطريق طريق رقاية بزمانك لايبة بلام دل مهمة نير رانجيني باشا تو أمش تذكرت خوش بشي زاني بدلصوص زاني ناشرعية قيل مالكها ئەدەوێ بیڵێ ئوسلوبەکە دەورە بینێت بڵێ چۆن تەرحی ئەم مەسئلەیە بکەی چۆن جاری وا هەیە ئێمە دوعاتمان هەیە خۆی داعی بووە کە سوکاری ملتەزیم نەبووە هاتووە سیدیەکی یەکێکی لێداوە لەسەر ئەو ناشەرعی کە بینیەتی خۆی لە ڕۆی نەهاتووە خۆی نەیوتووە توێتی قەی ناکە ئەمە بەڕاستی ئەمە مهمە ئەمە یعنی ڕێگەی دعوەکردن بۆ خۆی پەروەردگار جەل جەلالوه یعنی بۆیە قورئان فەرمێ ادعو إلى سبيل ربك ڕێگاکانی يعني بپردی یشتوتەوە ڕێگاکانی بە هەمە جۆرە یشتوتەوە نەیوتووە تۆ بە سیدیەک من بە شریتێک ئەو بە کەلیمەیەک ئەم بە نەسیحەتێک هەموو یەکێتە بابی دعوە فۆرە ئەم دڵسۆزیە بزانین چۆن دەری بڕین بزانین چۆن ئەم ناشەرعیە نێڵین نەک ناشەرعیەکە زیادکە دڵسۆز عادەتەن دیارە دڵسۆز ئەوەیە کە يحب لنفسه يحب لأخيه ما يحب لنفسه ئەوەیە کە حەزکەی کە هەردووتان بەرەو بەهەشت بڕۆن ئینسان کە حەزی کرد براکەی بەرەو بەهەشت بڕوا ئەزانێت چۆن تەرحی شتەکانەکات يعني برنامەیەک دا ئەڕژێ بۆ ئەوەی کە قسەکەی سەر بگرێ بۆ ئەوەی کە قسەکەی کاریگەری هەبێ نەک تۆ جاری وا هەیە خەلەلێکم هەیە یەکسەر لە ناو خەڵکا پێم بڵێ خەلەلێکم ناشەرعیەکەم هەیە یەکسەر بەرچاو خەڵکەوە پێم بڵێیت نیەتەکان ئەگەر نیەتی ژوو باش بێ ئوسلوبەکەت خراپە فبالتالي تۆ من لەدەست ئەدەیت فئەم دڵسۆزیە هەمووی ئەجر و پاداشتە هەمووی خۆشیە هەمووی شەرعیە بەس ئەمی کەیان کە تەداخلی ژیانی منەکەیت کاکە ئەمە غەیری دینە یعنی غەیری دین ناو شەرع پێی ناوتێ تەداخل نییە ئەوە ئەمری تۆیە غەڵەتێک ببینی لە من پێم نەڵێیت ئاثیمی لە قیامەتە تۆش من و تۆش هەردووکمان ئەگەر غەڵەتمان بینی نە شەقم بەرەکەوێ ئەبێ بیڵێم بەڵام چۆن بیڵێم بەڵام ئەمەی کە تەداخلەکە لە ژیانی منە ئەمە هی دنیایە شتی دنیایە شتێکە ڕەبتی بەوە نیە عیلاقەی بەوە نیە مەسەلەی خانووە مەسەلەی پارەیە مەسەلەی پارووە
مەسەلەی هات و چۆیە، مەسەلەی کردن و وتنە، ئەمانە ئیلاقەی بە کەسەوە نییە. ناشەرعیەکانە کە ئێمە تەناسوحەکەین لە بین یەکتریە، ناشەرعیەکانە کە ئێمە دەستی یەکەگرین، ناشەرعیەکانە کە ئێمە یارمەتی یەک و مساعدە یەکتری ئەدەین بۆ ئەوەی تووشی ئەو ناشەرعیە بێ. بەڵام لە ژیانی ئاساییە من ئازادم چۆن بیرەکەمەوە، من ئازادم چۆن مامەڵە ئەەکەم، تۆ ناتوانانی تداخل لە ئیشی مناکەی بۆ ئێوارە ئەوە ناخۆیت و نیوە ڕۆ بخۆ. ئەمە عینیشتەوی بۆ ئەم جلە لۆبەرەکەی ئەو جلیان کاکە ئەمە مەسەلەی زەوقا. من ئیسلام باسی جلی بۆ کردوم، پێناسەی جلی بۆ کردوم، نەوی تۆ جلێکی تایبەت لەبەرکە، پێناسەی جلی بۆ کردوم. فەو پێناسەیە لە هەر جلێکا بێ ئیتر بۆ نییە تۆ تداخل بکەی، بۆی نییە ئەم برادەرە تداخلی ژیانی من کە. فتداخلکردن لە ژیانی خەڵکە غەیری دینە، بەڵام لە ناو دینا پێوتێ دڵسۆزی. بوارەکانی تداخلکردنی ژیانی خەڵک کامان؟ ئایا تەنها بە قسەکردن و دەربڕینە یان بەو نەبواری دیکەشیە؟ ڕەحمەتی خوا لێ بێ و ڕەحمەتی خوا لە ابن القەیم بێ و ڕەحمەت بێ فەرمێ ئەم حەدیثەی پێغەمبەر من حسن ئیسلامی المرء تركه ما لا يعنيه بەس بە زمان نییە وئینەما بەچاو شێکە دامێک بۆی تر خۆت شاخیان لێ نەڕواوە، دوعای خێریان بۆ بکە کاکە دان وێساوە سەیرەکات. ئاخر ئەمە تەداخولە بەچاو، بە زمان، بە فکر، بە دڵ، بە دەست، بە قاچ، ڕۆشتن، هاتن، دەستبردن، ئەمانە هەمووی تەداخولە. هەر هەمووی تەداخلی پێوە هەر زمان نییە، هەر بە کەلیمە نییە. هەموو جۆرە شتێک کە پەیوەندی بە خودی خۆمەوە نەبێ، پەیوەندی بە کەسێکی نزیکمەوە بێ، بە دراوسەیەکمەوە بێ، بە هەر شێوازێ لە شێوازەکان بێ، من تەداخلی تیا بکەم ئەچمە ئەو بابەتەوە والعیاذ بالله. کاتە سەرکردنی مۆبایل و کۆمپیوتەر ئەلبومی ماڵان جۆرێک لە تەداخل. هەر هەمووی ئەلبومی ماڵە مۆبایلە شخصیەکەی تۆیە، سیارە لێ خوڕینەکە سیارەکەی تۆیە، اینجا کاکە برا ئەنواع هەرچی شتت پەیوەندی بە منەوە نەبێتر بینەری بەڕێزۆزان مشکور ئێمە هەر هەمومان بە فەزڵی خوا عەقڵێکی پێداوین کە لە یەکتری تێ بگەین و هەمووشمان بە زمانی کوردی قسە دەکەین بە فەزڵی خوا. ئەزانین چی ئەڵێن بە یەکتری، هەموو شتێک پەیوەندی بە منەوە نەبێ تەداخلی بکەم غیری شتی شەرعی نەبێت ئەچێتە ئەو بابەوە. و ئیثمەکەیشی زۆر گەورەیە بالمناسبە، ئیثمی ئەم مەسئلەیە زۆر گەورەیە. بە لەفزی چی؟ بەڵگەی چی؟ بە بەڵگەی حەدیثی بوخاری و مسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم چیە فەرمێ؟ إذا أحسن أحدكم إسلامه إذا أحسن أحدكم إسلامه فكل حسنة يعملها بعشر أضعافها يعني أمثالها. هەچ کەسێک لە ئێوە مسلمان بوو و ئیسلامیەتەکەیژی بەباشی هان ڕەبتیکە من حسنی ئیسلامی المەڕ لەگەڵ ئیدا ئەحسەنە ئەحەدوکم ئیسلامەهو، کەواتە ئەگەر هەچ کەسێ بیەوێ پلە بە پلە زیاد کا لەناو ئەم ئاین و دینەیە مەرتەبە و نەژمەی سەرشان زیاد کا لای خوای پەروەردگار جەل جەلالوه ئەبێ ڕەبتی کردو پێغەمبەر حەسەنە و سەیئەی پێوە ڕەبت کردووە، کەواتە تۆ هەرچ کاتێ هاتی ناو بازەی ئیسلامەوە تۆ دوو سەلاجە بەرامبەرتە، سەلاجەی حەسەنات و سەلاجەی سەیئات. ئەبێ هەوڵ بیت ئیسلامەکە دووردە وردە گەورەکەیت و پێزیکەی و بەهێزیکەی و بەڕێزبی لە ناویە و بە شێوازێکی جوان، یعنی ئەم ئیسلامە وەرگری ئەمەیە کە تەداخل لە ژیانی یەکتریانەکەین ئێمە، یعنی نەچینە سەر شتی شخصی یەکتری. ئیتر وەکو وتم هەموو شتێک ئیبن عومەر سەیری ئەم هینەکە. ئیبن عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، طبعا ابن عمر صحابيكي جليل وفاتي 74 هجرية يكيك العبادي لي 220 عبد الله ناومان هي عبادي لي 4 مان هي كان عبد الله كري عمر يشباوكي خليفه مسلمانانا رضي الله عنهم جميعا. رجك نعلكي شاكرت بياك هات جوروا وتي يا ابا عبد الرحمن باوكي عبد الرحمن ام نعلم وتوجواني فري وجودك بينا وتي بي زحمه تو نعلة كان طيبان كردوا هرب من نصا جاء نعلي جاءت بك نعلة كان متوينا وبن شيت هي بيله وبرو شيت هي بيله وبرو كأنما درسي كده أداة ويتداخلي إشي مقابل نكات إلى قد شيء بكون من جيرفانم صوزا خان من فلسيتيانا تو على الأقل بلا باب شو جوتك أبو بير نقبله أنا فري وجوتك بينا كأنما خوشتك بسيطة بس الله يكون عمره يود درس ما عندها بعد يود درسي أمة دابات يقول لك شو كأولى بيغمبره وبيستويتي صلى الله عليه وسلم فبم يا يوتي بابا سكت شيء بيك وبره إلى قد نبي فإيه مش هو البين أواع أجر زاني ما براك ما أنا كيت أم تعوانه بعد استي بجرين بلين كاكا أمتو مشكلة إيه ما كشيء إيه ما أويه بمعيب عيبه وبعاجز نبيه لا أمان شرعيته بلي كاكا بيز أحمد يعني ماسي شيكيتو يعني أما كيك يا شيتو
یەک جار دوو جار ئەگەر لە ناو یەکتری ئایترە و باوە نامێنێ ترسین مامۆستا ڕیاز تەریق بکاتەوە ترسم مامۆستا محەممەد تەریق بکاتەوە فڵان تەریق بکاتەوە تر نایڵم وردە و دەخۆی شتەکە نامێنێ بەڵام ئێمە لەبەر ئەوەی خۆشمان سیفەتەکەمان تایە ناتوانین بەو بڵین ئەمە مەسەلەکەیە خۆم تیامایە خۆشم تەداخولەکەم یاخود ئەو منی دیوە تەداخولم کردو بۆیە ئەویش تەداخولەکە لە ژیانی منە فئینسان زۆر مهمە هەوڵ بات ساغ بێ ساغ یعنی هەوڵ بات خۆی بیا لە فیلتەر هەوڵ با خۆی بیا لە هێڵک بۆی ئەو شتە خراپانەی کە هەمانە وردە دای بەزێنە دایک داکەوێت یعنی ئەم مەسئلەی تەرک ما لا یعنیە مەسئلەیەکی گەورەی ئەم دینەیە خەڵک بە يعني اختياري موضوعك زور مهمة وخاصة لم سردمي إيميا وخاصة لهمو شوينيكي أم كردستانيا بتايبت وبقشتي همو وڵاتەکان عشان كسي بيام وتم كباز لا تداخل نكردم بكم يعني أو عند التكرار كدوت منيش بيام هستم كشتاكي زين تو بوم روجمان زور شياو فعلا برنامج وبرنامج كشطاونا بالمناسبة أما أجر ما نبي قاتو قريكين ما نبي نيلين قلات شوي كين أبي برنامج لدواي برنامج أما إشي إعلام كان إشي خطيب كان إشي واعظ وداعية كان ومرشد كان إشي باوك شاك كان باوك زور مهمة پروردەی مناڵەکانی بکا لەسەر ئەم مەسئلانە ئەم مەسئلەیە من پەروەردەی مناڵەکەمی بکەم لەسەر ئیتر ئیسلاحەتەکە مجتەمع چونکە مجتەمع بچووکەکە ماڵی تۆیە کە ئەم مناڵە تەصدیرەکەی بۆ عالم تەصدیرەکەی بۆ ناوچەکە ئەمە ئەو کاتە ئەزانی تۆ چیت کردووە چ ئیشێکی مەزبوط کردووە ئەو کاتە ئەزانیت کێت پەروەردە کردووە بۆیە ئەو 300 ساڵە جیلی ذەهەبی پێوتێ ئاوا پەروەردەکراون کاکە ئاوا گەورە بوون ئاوا تربية دراون بويا جيلي ذهبي بيوتي خير القرون قرني ثم الذي يليه ثم الذي يليه لبخاريا ثم الذي يلونهم ثم الذين يلونهم كواتا اگر بمعنى بويا سيد برحمة بيا فرمي او جيل لن يتكرر جيل كتكرار نهبيتوا لشويني كا فرمي جيل قرآني فريد فاگر تو بدأ بينا بزانا منهجي صحابة شون بوا ابو دجانة هي ابو دجانة صحابي لسر امر قاوتي عن وضعي شونا تي زور خرابم تي ان هرفول خرابي وتي دوشت هي دڵم بۆ دووشتە خۆشە تیان چییە؟ تی یەکەمیان ئەوەیە تەداخلم لە ژیانی کەسانە کردووە ئەمە یەک دووهەم دڵم سالمە بەرامبەر هەموو ئیماندارێ هەموو شوێ سەرم خستوێتە سەر سەرینەکە سەر پشتێکە قەڵەمی عەفوم هێناوە سەر تاوانی هەمووانە قەڵەمی عەفوم هێناوە بەسەر زەمی خەڵکیا بۆ من بەم دووشتە دڵی خۆش بۆ یەکیانەوەی تەداخلم نەکردووە لە ژیانی مقابلە زۆر باشە مامۆستا جاران بەهۆی تەکنۆلۆژیا و مۆبایل و تۆڕۆکۆمەڵایەتیەکانەوە مرۆڤ کەمتر بە شتەکانی ئەزانی و کەمتریش تەداخلی لە ژیانی خەڵکا کرد بۆ نمونە کچێک کە دەڕۆشتەوە بۆ ماڵی باوکی دوای مانگێک دایکی ئەوانەی کە بە بیری ئەهات ئەوە فلانە دراوسێ تەلاق درا ئەمە مەکسیەکەی بەو نوعەیە ئەوە دوێنێ شەو شەڕیان بوو ماڵ مامەکانت بەو جۆرە ماڵی خزمەکانی دیکەت بەم جۆرە بەڵام ئێستا هەر شتێک دەقەومێ دایک تەلەفۆن بۆ کچەکەیەکا کچ تەلەفۆن بۆ دایکێکا باوک بۆ خێزانیەکە فەیسبوک هەموو شتەکە دەتەنێتەوە ئێمە چۆن لە بەرامبەر ئەو ڕۆڵە خراپەی تەکنۆلۆژیایە بەبارە سلبی و نێگەتیڤەکەیە چۆن بتوانین وا بکەین تەداخلی ژیانی خەڵک نەکەین چۆن کاکە مرۆڤێک شعرێکی خۆی داناوە ڕسمی خۆی و خێزانی داناوە هەرج بەهۆر جۆرێ بێ گرنگەوێ ئێمە چۆن وا بکەین تەداخلی ژیانی تاکەکان نەکەین بە تایبەت لە ڕێی تەکنۆلۆژیاوە وەکو وتم ئەبێ ئەسڵ وایە بزانێکین ئەمە تاوانە وەکو مسلمان بزانین تاوانە بۆ ئەوەی کە تاوان بوو چیت لەسرە ویزرت لەسرە ئیثمت لەسرە سزای هەیە لە قیامەتە ئەگەر لە دنیاش نەبێت لە قیامەتە هەیەتی فتۆ ئەمە بزانی کە تاوانە ئەمە خطوەیەکی باشت بڕیوە هەنگاوێکی باشت بڕیوە کە زانیوتە ئەمە تاوانە دووهەم ئەوەیە کە بزانی خۆت بخەیتە جێی ئەم کەسە خۆت بخەیتە جێی ئەو کەسەی کە تۆ تەداخلەکەی لە ژیانیە خۆت وەکو فلیمێ خۆت ئەو کەسە خۆی هین کات بڵێ باشە ئەگەر من لە باشە ینی بۆ ینی تەداخلی ئیشی ئەم کەسە بکەم ئەگەر من بوومایە لە باتی ئەو تەداخلی کردایە باشە خەڵک ئەسراری هەیە خەڵک نهێنی هەیە کاکە ئەگەر کوڕ بێ ئەگەر کچ بێ هەموو کەسێ لە هەموو کات و زەمانێکە هەندی ئەسراری هەیە یعنی جاری وا هەیە حەزەکات بەس دڵی سندوقی بێ باشە تۆ بۆ یعنی ئەڵێ قسەم لێ دەرهێنا ئەڵێ امتحانم کرد ئەڵێ هەوڵمدا بۆ ئەوەی نهێنیەکەی بدرکێنێ باشە ئەمە تاوانە یعنی برد بەسەرێ ئەمە شتێکی خراپەکەی تۆ یعنی ئەمە چاکەیە ناکەی تۆ بزانی نهێنی من چییە وازانیت زانینی تۆ لە دووشت دەرناچێ یان ئەوەی پێم خۆشەبی یان ئەوەی تەپڵم بۆ لێی لە ناو خەڵکە غەیرەوە نییە چونکە ئەگەر تۆ حەزی بە حەزی من بێ هەناز هەر من وەکو خودی خۆمیەوێ نەک خودی دڵمی بوێ دڵی منە بۆ چییە
ئەسراری نهێنی دڵی منت بۆ چییە؟ ئەوە شتێکە تایبەتە بە منەوە کاکە براکەم. دوایی ئەو کەسەی کە لە ڕێی تەکنەلۆژیاوە کە جەنابە فەرموویت بۆ نمونە لە فەیسبووکەکەی لە مەلەفەکەیە ڕسمێکی بە جۆرێکی داناوە، ئەوە هەمومان لەوانەیە معڕەزی بوو بین، ئەوە ماوەسا و ڕسمە بۆچی داناوە کورە ئەوە بە جۆرێکی ئەوە ناشێ بۆ تۆ. من دڵم پێی خۆشە خوا عەفوکە، تۆ ئەگەر پێشم بڵێ بەم جۆرە پێم نەڵێیت، ئەوە باوی نەماوە خەڵک چۆتە سەر مڕێ خوا عەفوکە تۆ باسی چیەکەی لەگەڵ من؟ ئەوە ژیانی شخصی منە هەی سەرخول، ئەوە کەی عایدی تۆیە؟ عایدی تۆ ئەوەیە تۆ خۆت دایمەنێ تەبەن خۆی داینێناوە لە دوو هۆکارە، یان ئەوەی خۆی دڵی بۆی لێیە بەس هینە، یان ئەوەیە بە ناشەرعیە زانێ بە ناشەرعیە زانێ شتەکە مختلفون فیە کاکە خۆ نەبراوەتەوە ناشەرعیەکەی تۆ، هەردووکمان اختلاف من بەڵگەیەکە پێ تۆش بەڵگەیەکە پێ، وەکو من احترامی ڕێیەکەی تۆ ئەگرم لەسەر ناخوێنم، تۆش احترامی ڕێیەکەی من لەسەرم مەخوێنە، چونکە هەردووکی بابەتەکە فقهیە، بابەتی بواری فقه درگایەکی کراوەیە کەس ناتوانێت دایخە، خۆمە عەقیدە نییە خوا عەفوکە، ئەمە ناتوانانی تۆ درگاکان داخیت، فئێمە ئەبێ هەوڵ بین قیمەتی شتەکانمان بۆ دەرکەوێ، قیمەت یعنی لە ناوەڕۆکی شتەکان بکۆڵینەوە. تۆ ڕاستە تۆ بە منیاڵی کاکە بەس ئەمە ئەسەرێکیە بێ، ئەسەر لە دڵ، ئەسەر دروستەکە لەسەر دڵم، ئەسەر دروستەکە لە گیانما لە ڕۆحما بەرامبەر تۆ. جارێکە ئەگەر جاریوە هەیە یەن ئەو کەسەی کە تەداخلی ژیانی منی کردووە من پێم ناخۆشە، یەن پرسیاری کچێکی ئەوانم لێەکەن، خوشتێکی ئەوم لێەکە بە بۆنەی ئەوە کە تەداخلی لە ژیانی من ناکردووە منەوە ماڵە ئیزنەیەم، ئەمە باشە کردەوە، یعنی چکە شت دروستە بێ، هەوڵمەیە و شتە دروست بێ، خۆت لا گەورە بێ، خۆت لا عەزیم بێ، باشترین کەس ئەو کەسەیە کە خۆی خۆشەوێ، باشترین کەس ئەو کەسەیە کە قیامەتی خۆی لا مهمە، نەک تۆ تەداخلی قیامەتی منکەی، ئەم نێری بۆ دۆزەخ بەرزەمەی تێ لە بەهەشت بە هەوەسی خۆ ئەرزە تەوزیعەکەی لە بەهەشت و لە دۆزەخە. بێ زەحمەت تۆ نوێژی بەیانی ناکەی کاکە، هەتا ئیسا لە فقه لە بابی طەهارای هێشتا بابی طەهارە تەواو نەبووە، یعنی نازانی چۆن تارەت گری، فتداخلی عەقیدەی منەکەیت و ئیشی منەکەیت و اینجا هەتا دینداریش مەسەلەی دینداری، هەر دینداری شتێکی داناوە ناوی ناوە نەسیحە، ئەم دینە دینی نەسیحەتە، بەڵام نەسیحەتی ژەبێ نەبێ بە فەضیحە، ئەبێ نەسیحەت فعلا خۆت زۆر باشە مهم بی چۆن تەرحی ئەم نەسیحەتەکەی. لە ئێستادا گەورەترین بوار و مەترسی و ئاسەواری خراپی تەداخولکردن بریتە لە تەداخلی ماڵە خەزوران لەو ماڵە بچکۆلەیی کە لە ئەنجامی کوڕووکچی ئەم دوو ماڵەوە دروست بووە. هەر کێشەیەک ببینی لە دادگاکانە یان بمونە هەر لە کێشە کۆمەڵایەتەکانە سەی دەکەی بووکەیە کوڕە دەڵێ ماڵە خەزورانم تەداخولەکەن، تەنانەت بوونە تەداخلی جۆری چێشتەکە لێ دەنێن، لە کاتێکە ئەم ژنە خەسووی هەر کامێکیان بێ تەمەنێکی 30 ساڵە خەریکی چێشلێنان اینجا گەشتۆ بەو ئاستی کە ئێستا تۆ لە چێشتەکەی رازی بی، تەداخلی جلوبەرگەکە دەڵێ بۆچی تانی و ڕۆ ئەخەون، بۆچی نازانم ئەوەندە ئەچنە دەرەوە، بۆچی زۆربەی نانخواردنەکانتانە بنە مەطعەم و پارکەکان، بۆچی پێ ئەکەنن، بۆچی تەلەڤیزیۆنەکەتان لەسەر کەناڵە ئومێد بەخشەکان یان بۆونە خەریکی پێکەنین و ئەم شتان بوو. ئایا ئێمە چۆن لە بەرامبەر ئەم جۆرە گەورە ئەم جۆرە لە ناوبەرە مەترسیدارەی تەداخولکردنە خێزانەکانمان بپارێزین؟ سەرەتا من ڕۆڵی من وەکو ماڵە خەزوران وەکو ماڵێکی گەورە کە کوڕوکچەکەم چۆنەتە زەواجی خۆیانەوە چۆن ئەم دەرگای فیتنە و ئاشوبە بەرامبەر بە کوڕوکچەکە بەرامبەر بە کچەکەم و زاواکەم داخەم وە لە ئەگەر ئیشاکە خۆم کە کوڕوکچێکی گەنجم بۆنە کوڕێکی گەنجم و کچێکی گەنجم خواستووە چۆن ئەم دەرگای تەداخول و خۆ هەڵقورتاندنە لە ماڵە خەزورانی خۆم و لە ماڵی باوکی خۆم دابخەم وەکۆڵێ هێلانە و ژیانمان تێک نەدەم. ئەسڵ وایە ئیماندار و مسلمان عون بێت بۆ خێر لەسەر براکەی بۆ براکەی، یعنی لە خێرا عون بیت، یارمەتی دەربیت، مساعید بیت، هەوڵدەری بیت، دەستی بگریت، نەک لە شەڕە. اینجا ئەمە ئەڵین بۆ براکەی بۆ مسلمانەکە، اینجا فەکەیفە ئەگەر ئەم کچە کچی تۆ بێ، ئەگەر ئەم کوڕە کوڕی تۆ بێ، باشە تۆ یعنی کچێکەوت پەروەردەت کردووە و بە هینی خۆت داوتە بە کەسێکیکە، یعنی تۆ مەرجە بێ زەحمەت هەتا وەکو خۆت قەڵتاخە بێت یان تەقاوتە بێ یان هەرچیە بێ، یعنی تۆ دەستی بە دەمی لە هەموو ژیانیا بێت و دەستی لە هەموو ژیانیا بێت، ئەمە نابێت. تۆ یعنی خۆ دوا بووی بێ زەحمەت کاتێک کە ژنت هێناوە و کە کچی خەڵکت هێناوە، یعنی تۆ ئەوە دیارە ئەوە بە سیلسیلە هاتووە. 20 ساڵە مەجای نەبووە پەروەردەیەکی وای بکە بڵێ ئاوا چێژ لێ بنێ ئاوا هەڵسە ئاوا ڕێزی کە سوکار و مێردەکەت بگرە، بەڵام ترێستە بە ناوی دڵسۆزیەوە دەچێت تەداخولیان تیاکە. وەڵی ئەوە دڵسۆزی نییەوە، ئینەماوە بێ ئیشی و بێکاریە. ئیسە تۆ سەیری مزگەوتەکان کە لێ نووسیوە بە قوربانی چاوە نزیکی ئەم سبتە مەبەرەوە
کەچی پیاوێکی لەگەڵ ڕێزما بۆ بامەکانم لەگەڵ ڕێزما بۆ بەتەمەنەکانم 60-70 ساڵاچێ دەستکاریەکە ئەوە بێکاریەتی تەقاوت بۆ تااقەتی نەماوە ئەبێ شتێ بکە فەم برادەرەیش ئەم پورە ئازیزەی ئێمە ئەم مامە عەزیزەی ئێمە ئەوەیە کە بێکار و ئیشە تەداخولەکان لە مەجبور مناڵەکانی لە بەرچاویان نییە ئەبێ بچێت یعنی ئیشە دەمی بڕۆ بۆ ماڵیان لەوە دەستی بچێتە ماڵیان و هەوڵ بات على اساس بە ناوی بیناەوە تەخریبەکە ئەمە سەری دووهام عایدی کچەکە خۆیەتی عایدی کوڕەکە خۆیەتی ئەبێ ئەوە تێ بگەین و ئەوە مهم بین و ئەوە ڕقم و ژمارە بین بتوانین پارێزگاری بکەین لە ماڵی خۆمان نەئیژەڵم دڵی دایک عەزیەت بم نەئیژەڵم دڵی باوک عەزیەت بم بەڵام سیاسیە بن دیپلۆماسیەن ئیشەکەم ئەبێ یعنی تەوازنەکە ڕاگری نەمافی ئەم بیەی بەوان نەمافی ئەوان بیەی بم فأبي واعطي كل ذي حق حقه وكو بيغمر عليه الصلاة والسلام لبخاري أفرمي هموش تي حقي خوي بيبدأ فاشتكى هل هنا كونية لجانبك ولا لبابك ولا درقايك وإنما أما هم مالي خزوران هم مالكيش كدام أزرا ونفرمك بايعيان طازة ورقرتوا هردو لا هيني أويان تيايك أم جوا خرافة خوش كان أم جوا ناجوا خوش كان كأما يتر أفرته بيك جام طازو أتوري ئەزانی جامتایە زیکرەیاتە با لەگەڵ خۆیان نەک جامتایە جل یەک جامتا زیکرەیاتە بە ماڵی باوکی اینجا وەرە پرسیار دەست پێ بکە ئەمە بۆچی اینجا بەجنێەوە طبعا بە عیلە و لعنەت و ئەینێرە بۆ ئاژدار و ئابایی ئێکاکە هەل هذا من الإسلام ئەمەیە ثەمەرە و بەرهەمی نوێژەکە و بێ زەحمەت یان تۆ چۆن حەزەکەی لە خۆشییا بیت و لە زستانە لەژێر بەتانێکی گەرما بیت و لە هاوینە لەژێر سبزیتێکی خۆشا بیت ئەوە حەزکەی مناڵەکەی ژوا بێت حەزبوونی تۆ بەوەی کە مناڵەکەت کچەکەت لە زووخاوانە بێ لە ژیانێکی خۆشا بێ ئەبێ بڵێ کچم ئەوە تۆ ئەم ماڵە بەجێڵی ئیتر بە خۆشی نەبێ نایێتەوە ئەم ماڵە هەر کێشەیەکت هەبوو ڕۆڵە بینی خۆت و مێردەکەتە بەخوا من ناتوانم حەلیکەم تەڕەفی سێم بێتە ناوە خراپیەکە چاکی ناکە مەگەر بڵێم ئیمامی عومەر بێ چونکە عەبدوڵای کوڕی عەباس زۆر معجەبی ئیمامی عومەر بۆی فەرموو ئیذا ذەکەرتم العەدل فاذكروا عومەر ئەگەر باسی عەدالەتتان کرد باسی عومەر کەن ئەوە لەو بابەتەوە وەڵێ مەگەر ئیمامی عومەر بێ جا هەتا تەنانەت کاتی سەردەمی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەل عەبدوڵای کوڕی عومەر ژنی هێنابوو باوکی وتی طەلقها وتی طەلاقیە وەڵا گزەی کرد بۆ لای پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم ئەیا رەسوول الله فریام کە باوک مەڵێت طلقها وتي أطع أباك بقوي باوك بك والله طلاقية لسردمي إمامي أحمد بياك بكركي ورجنك طلاق كركي زيك ولا إمامي مسلمان ولا إمامي أحمد وتي باوك مواله وتي بقوي مك وتي آخر باوك مالي عبدالله كوري عمر جني كينا عمري كوري خطاب أمري بياك دو طلاقية بيتوش وك أوكي وتي نتو عبد الله تونا باوكي جو عمره ف ما بستم شيء ما بستم أويا قرانكاري يعني حتى بلغا كانيش أبي قرانكاري تياب كري أبي خويناو من بو دقة كان سردميان أبي نقمن في سيكاني هجري بيان مثل 1400 أو ني هجري 1400 هجرية فيش 1400 صال رويداوة كاكا مجتمعي يقبونا مجتمعي كي فأبي أن باوك به دل صوز به نبي الرحوم به يكفر تبي الرحم بيه من على كي إصلاحات كأجر كربي أجر كذبه أبي هول بعد هر ببينيني أوان مشكلة كحل ببينيني أوان بابتسامه زدخني أو بقصة شيرين كاني نكهاتنا وموضوعه كأنما زهري كريتنا وخواردنيك كإترجاري وهاي أخوي بس مشكلة مبسيطة دايك شكاي كابا يعني عرب الله حبة أي كابا كوبا حبيك بتشكولي كابا كوبيكي جورة كفتيك قربان بوقت جورة تريجة فهو البين هو مزور مهمة وقصي زانهانا على بياو أبي أخوي لا جورة به كأخوتي لا جورة بو أبي أو جورية أشي بوها مو كسكاركات بوها مسلمانكات شو كتو خود بجورة زين حزك مو كسيل شوني خويا جورة به جواب شو جبونها تداخل كردن لشأني مقابلة أجر بشي به أجر كوري جبه أو بشوكيه شو كتو لما علنا ما وشو تماري كم ماليان تيك مدى أسوار وشو نوار خرابكاني تداخل كردن وخول قرطان لجياني خلك كامانا ش أسوار وش شو نواري كي خرابي ليدك بيتو وقوتم أسوار إثر تداخل كردن زور جورية وزور شد هلاقريه وأشيته همو يعني على جميع الأصعدة بابلين أقريته وأسوار كان يجي ديارة وكوتم يسبون من جناب كيت هنا بوكو خسوت هنا وانيا أسوار خرا فكي طلاق دانا طلاق باشا
ما قال پیامبر علیه السلام نافرمی ابغض الحلال عند الله الطلاق وان كان يعني ضعفك تي روايتك خرابترين حلال الله اخوا طلاق دانا ابو باشا طلاق يعني هرتا ام كشا مطلق ام كشا مطلقه بيوجنا طلاق راوا اي باشا اي زواجك باب زاني بو طلاق ايوه حقي انا خلكاك ابوي ام غلطه دوباره نبيتوا اي باشا اخوا مالي واكبوك شكت اجيني انت مرحليك كطلاق بدريت اما اسوار خرابكيتي بو نمونه تداخل كردن لا دراوسه بو دراوسه اسوار خرابكي چيه شر جناب بدايتي برنامجك فرموت ذكري افرتي كان كتبوا في طبعا روايات البخاري وتي ان تؤذي جارها للفظ حاكمه تؤذي جيرانها قال لا خير فيها هي في النار للفظ بخاري لفظك لا خير فيها انها في النار باشا يعني اما باشا كات تداخل كاد لا بادي وارجد بيكو به بادر جاي جد تنشتي يكتري به بخصوشي بي با قسمك نزيكي جد به تداخل ما كچونك لكل بيت اسرار همو مالك نهينيتي هي بويا پیغمبر نهي كردو صلى الله عليه وسلم لجيغاي جنوميرت كباس كري بو هيچ كسي چونك عمل بيني ام جنومير دايا كواتا او لبيني جنومير دايا اي لبيني كروباوكا اي لبيني كچو دايكا همي اسراره پێویست ناکە من بزانم پێویست ناکە خۆم هەڵقورتێنم پێویست ناکات پرسیاری بۆ بکەم پرسیارکردنەوەت بۆ ئەوە بچووکیتە بچووک دەکاتەوە با بزانی ڕاستە 70-80 کیلۆیە بەڵام معنای نییە معنا یعنی ناوەڕۆکی نییە بۆی پێغەمبەرمان لە بوخاریا فەرمێ پیاوێکی قڵەوی زلێنن لە قیامەتە یخنە سەر ترازوو لا تساوي عند الله جناح بعوضة للفظك لا تساوي عند الله بعوضة يعني ميشولة بقدر ميشولة قيمتنا بلا إخوة جل جلاله ببونيتي هو بيز أحمد أم كتا آوا نبري تصرفك أنت تصرفي مراعي بوه أعوين مسألة والله لها ما كانت عملاق الإسلام ومنار الإيمان عمر إمامي أبو حنيفة فالمية كانت إصبعه أقرب من كفنا فنجيكي نزيكي دسي إمامو بلام أوش كتبو سيدك 1400 صار إما هر نمونة بعمر يعني نوه هر نمونة خلافكي عمر حقها مسر كده يبيك بمنهج بو خوي بوي أو خلقه بخوش جزراني بجيوك وكاتي إمامي عمري كري خطاب ما بستم شيء ما بستم هو إنسان شنا للدنيا بجي همي امتحان وابتلاء همي اختبار وتعقيق النوايا باش بزانه أبيتو هو البيت بندكاني خوي بردقال جل جلاله بوتو كتسبيح وان نقبل أي آية سورة لخوم دورة أبدا شتيوانية تسبيح نية تسبيح صو يقدان نية هندي تسبيح همي بيكوية كقرتاتي ليت فردوازة بيبوي قرآن هنا يتيوه ولا تطع من أغفلنا قلبه عن ذكرنا واتبع هواه وكان أمره فرطا فرط يعني ملوان كي تشراو يعني تسبيح يشراو ما بلج يعني تسبيح مشرينا سلسلة مجرينا خلق كوكروا دلا كان راكش السحب يعني كسحر يعني ليبكا بياني نبرو دين برو جوان يكان برو نموني جوان نكتو او نتيك دربي او نمخربي او نخرابي بمعنى كلمة خرابي تو هول البيت تداخلي دراوسي بكيتو هي كركت بكيتو كشكت بكيتو تاجرة كتو ترى نازانا بس يعني هموش تكي الماركتة كاتش تكره بس بيناتو ببونيو تداخلي إيشكي كاكا أخويا زين شو داني تو إلى أقل شيء أما بين وش أمشتك دورة ما تشوف شو بشونيك أوكي بشكل باش قبل أوبي ولا شيء يعني تو بيناش كيت بلا بكاكا كيا خو من نناردو بدو تبي لا يمشي تكري برا شونيك بيكره أقرب بدلنيا فهاول بين إنسان به فإن الحياء لا يأتي إلا بخير شرم حياء هميشه دائما بخير يأتي پیغمبر عليه الصلاة والسلام إنسان أجر منهجي برويس بي برزكاته لي منوسي الحياء هميشه لخيرها أبي بلام أم تداخل كدنا لجيان يكتري أما بحيائية براستي بشرمية أما بأصولية أما أساسي دينية أساسي فروردينية بو يتداخل كالجيان خلقيا همو يجي بقدر خوي يان تيايتي يان بينيتي هموما يان أم مسألة من كردوه وتداخل من كردوه يان بيني ومعنا باشا أجر بيني من اشتخرت جنابه فرموت أسوار كاني باشا أسريكي خرابي دانا أي توي كنت كردوه شون أم أسألة أسريته ولا كوم القاية شون مسحيكي تشيت بيه أعلط بيه يعني تفاقي بيه بو مسألة تفاقي بيه فقيرة أبي هو البيت هر دينية تداخلها مشتركة بس دينه بس خوايا تداخلي همو إشي بندكان يكات فأوي شون برنامج وداناون غير إخوة طبعا في أغمرش عليه الصلاة والسلام شكا مبلغة نراوي إخوة غير أمدو شرع أصيلة كتاب وسنة هيج كسينية إذا تو حديث يكيا
ئەم حەدیثە بۆ واڵی تۆی واڵی منە کاتە تەداخلی کردو پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام بەڵام تەداخلکردنەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام دینە شەرعە نەسیحەیە ئامۆژگاریە بەرزیە گەورەییە ئەجرە پاداشتە جوانیە و جوانکاریە بۆ ئەو کەسە بەڵام تەداخلەکەی من شکاندنی تۆیە خراپکردنی تۆیە دڵشکاندنی تۆیە ئاساواری زۆر خراپی هەیە یعنی ئاساوارەکانی لا تعد ولا تحصى ناژمێرێ چونکە تۆ گەورەترین ئاساوار بۆ ئەم مەسەلەوە دڵێک ئەڕەنجێنی کەسێک عاجزەکەی پێغەمبەریش عەلەیهی سەڵاتو وسەلام هەمیشە لەوە ترساوە کە خەڵک بڕەنجێنیت هەمیشە لەوە ترساوە کە خەڵک عاجزکەی ئەبێ ئەسڵ وایە خەڵکەکە سەحب بکەین و پارێزگاری بکەین لەم عیلاقە دینداریە خۆشەی کە خوا بۆی داناوین ئەم بەرنامە جوانە کۆتا پرسیارم لە بەرەی کاتی بەرنامەکەم تەنها سێ خولەکی ماوە چۆن چارەسەر و وەکۆ لە چارەسەری ئەم دیاردە ناپەسەندە بکەین وەکو جەناب فەرموو چۆن لە بنەوەڕا وەکۆ لە بنە بڕیکەین و قات و قڕی تێبخەین و جارێکی دیکە ئێمە لە ژیانی خۆمانەوا بکەین تەداخل لە ژیانی خەڵکانەکەی مەگەر کەسێک بێ بڵێ کاکە کێشەیەکی عایلەیم هەیە یان بۆ کێشەیەکی کۆمەڵایەتیم هەیە وەرە تۆ ببەرە پردێک وەرە بۆم چارەسەر کە قسەیەکی خێری تێدا بکە لە کۆمەلگایە دوو نەوع کێشە هەیە کێشەیەک هەیە ماڵەکان وێرانەکات نەفسەکان وێرانەکە کەسەکان زاتەکان کێشەیەکیش هەیە گیرفانی ئێمە وێرانەکە ئەمەی کە گیرفانمان وێرانەکات ئەو مەسائلانەیە کە هەیە و تەلەڤیزیۆن زۆر جەختی لەسەرەکاتەوە بۆ نمونە بە دەستخۆشیەوە هەندێ کەناڵ یاخود هەندێ ئیعلام هەندێ شوێن جەخت لەسەر هەندێ مەسائلی دنیایی یەکەنەوە یعنی جاریوایە 10 بەرنامە 12 بەرنامە لەسەر یەکەن ئەمە زۆر شتێکی باشە ئەمە کەس هیچ عەقڵێ نییە بڵێ خراپە ئیلا ئەحمەق نەبێ بەڵام لەمە مهمتر ئەوەیە کە نەفسەکان هەڵۆشێنێ ماڵەکان بڕمێنێ ئەمەیە کە زانیمان ئەمە خەتەرە لەسەر ماڵەکان و زاتەکان و نەفسەکان کوڕ و کچەکان ژن و مێردەکان پیا و ژنەکان ئەبێ هەڵسین یەکەم ئەرکی چییە ئەرکی ئیعلامە چونکە ئێمە ئیستا ئیعلام لە سەردەمی ئێمە زۆر مهمترە لە مینبەری پێغەمبەر مینبەری ڕەسوڵ الله عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ لەبەرەوەی مزگەوت هەیە لە 200 نەفەر و داینێ هەر تا 1000 نەفەر تێپەڕ ناکە مەگەر مزگەوت هەیە ڕیاسی بێ 10,000 کەس بگرێ هەموو جومعەیەک 1000 کەس یێتە بەردەست بەڵام هەموو شاشەیەک لە کوردستانە کە 5 ملیۆنە بۆ نمونە تأكيد نیم چەنەیە هەرتایی سەیش بەس تۆ 5 ملیۆن دانێ کە 5 ملیۆنە لەوانەیە ئەو شاشەیە لەو سەعاتەیە کە ئەو بەرنامە دەرەکە بەلایانی کە ملیۆنێ بیبینێ ئێ باشە مینبەری ڕەسوڵ الله عەلەیهی سەڵاتو وسەلام بۆ ئەم سەردەما لەگەڵ قودسیەتی مینبەر باسیەوە ناکەم قودسیەتی مزگەوت بەڵام وەکو گەیاندنی پەیامەکە ملیۆن کەواتە ئیشی یەکەم لەسەر ئەم مەسئلانە بیکات و بە خەتەری لە قەڵەم بدات و عاقلێکی زۆری بۆ بانکات پیاوێکی ئەهلی تەخەسوسی بۆ بانکات ئەوەیە کە ئیعلامەکان و تەلەڤیزیۆنەکان ئیش لەسەر ئەمە بکەن ئەمە یەک دووهەم هەموو جومعەیەک بەبێ ئەوەی زەحمەت کێشە هیچ مامۆستایەکی ئاینی 1000 نەفەرێتە بەردەستی قەناعەت هەیە بۆیە مامۆستا ئەگەر خوا بیوتایە مامۆستای بەڕێز مەلایەکیان هەسە لە بەیانیەوە خەڵک کۆکەرەوە لە 8 بەیانیەوە تا 12 40 کەسی بۆ کۆ نەبوو ئیسا بێەوەی زەحمەت کێشەی 500 بەردەستی دەفەرمودەی ئەم 500 وەرە پەروەردەیکە وەرە هەموو جومعەیەک شتێ بڵێ کەت بۆ جومعەکەی کە بەشیان بکات و بە ئیشتیاقی ژەوە بێنەوە وتارەکەت نەک لە هەموو جومعەکەیە باسی تۆ بێت خراپەی تۆ قسەکردنت شتی کۆنت ئەمە مهمە مینبەری ڕەسوڵ الله پێویستی بە ڕیجالی خۆیەتی لەگەڵ ڕێزمە هەمووی مامۆستای ئازیزن من حەدم نییە ئەم بەس ئەڵێم مینبەر نیعمەتێکی خوایە بزانین چۆن ئیستیغلالێک ئەمە دوو سێهەم باوکەکان چونکە ڕەب الئوسرەیە ئەبێ هەوڵ باد وەکو خۆی پەروەردە نەبووە وەکو خۆی سەقەت پەروەردە بووە چەند ساڵە جەناب فەرموود 20 ساڵە خۆی چێژ دێنێ لە ماوەی 20 ساڵە کچەکەی فێر نەکردووە بابێ اینجا خەریک بێ خەریکی ئەم مەسئلەیە بێ بەرنامە پێیاکات بچێت فەسئەلوا ئەهل الذیکر إن كنتم لا تعلمون لە قورئان دوو جار هاتووە ئاەتە بۆیە مهمە دوو جار خوا تکراری کردووە فەسئەلوا ئەهل الذیکر یعنی فەسئەلوا ئەهل الاختصاص چۆ بەلای ئەهلی اختصاص بڵێ کاکە من ئەم دیاردە خراپە هەیە ئەی مامۆستایەکی ئاینی بێنە مامۆستایەکی علم النفس بێنە مامۆستای شارەزا بێنە بڵێ ئەم دیاردە چۆن بگۆڕین خەمخۆری ماڵەکەت بە خەمخۆری کچەکە و کوڕەکەت بە بۆ ئەوەی کۆمەلگایەکی سەلیممان هەبێ بۆ ئەوەی کچێکی باش بێی بە خەڵک بۆ ئەوەی کچێکی باش بۆ کوڕێکی باش بێنیت فکەواتە ئیعلام مینبەر باوک اینجا قوتابخانەکان مامۆستای قوتابخانە ئەبێ هەمیشە هەم مامۆستا بێ مامۆستای مادەکە بێ فیزیا و کیمیا و ئەحیا و ئینگلیزی و ئامانە لەگەڵی ژیا پەیامی پێبێ پەیام چونکە هەل تۆ هەموو شوعبەیەکەچی 30 تەلەبە لە بەردەستا بێ اینجا ئەم 30 تەلەبەیە لۆکن عەقلیان لۆکە سندوقە مغلق بووە کاتی خۆی تازە ئەکرێتەوە تێکە شتی تێکە معلوماتی تێکە ئەم مامۆستا ئازیزە ئەبێ هەوڵ بات لەسەر ئەم بەرنامەیە ئیشکە بۆ ئەوەی وەکووتم قوتابیەکی باش
بنێرێتە ناو کۆمەڵگە. زۆر زۆر سپاس دەکەم دەستی تۆ خۆش. خۆی گەر پاداشتی بە خێربێت ئینشەڵا. زۆر سپاس. بینەرانی بەڕێز و خۆشەویست، بێگومان من لە چەند کاتی جیاواز و چەند کەسی جیاواز زۆر ئیلحاحیان کردو و زۆر پێداگریان کردووە لەسەرەوەی کە بەرنامەیەکی باس و خواست تەرخان بکەین بۆ تەداخل نەکردن و دەزوەرنەدان و قسە نەکردن لە ژیانی تایبەتی مرۆڤەکاندا کە بێگومان بۆ نمونە سەیری دادگاکانمانەکەین زۆرترین ڕێژەی جیابوونەوەکان بریتە لە تەداخلی کەسی سێم یان پێخستنە ناو ئەو عایلە بە کەسی سێم ئیدی لە خزمەت نزیکەکان بێ ماڵە خەزوران بێ هەر کەسێکی دیکە بێ. ئێمە ئومێد دەکەین لەم بەرنامەیەدا تیشکێکمان خستبێتە سەر ئەو دیاردە دزێ و ناپەسەند و ناقۆڵایی کە کۆمەڵگەکەمان یا خێزانەکانمان بەرەو هەڵوەشانە بە. ئومێد دەکەم خێزانێکی تەبا، خێزانێک دوور لە دەست و دوور لە پەنجە و دوور لە قاچ و دوور لە پێی کەسی سێم بەڕێوەبەرین و هیچ کەس نەتوانێت تەداخل و خۆڵقورتانی تێدا ئەنجامدا. تا بە گەیشتنەوەی تر بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم، هەر شاد و سەرکەوتوو بن، خواتان لەگەڵ.